بەهیە حامید بەگی مەجید بەگی وەسمان پاشای جاف لە 20 کانونی دووەمی 1924 لە شاری هەڵەبجە لە گەڕەکی پیر محەممەد لەدایک بووە. خانمێکی هەڵکەوتووی نەتەوەی کورد، نازدارێک لە خێزانێکی پاشازادە، سەرەڕای قوربانیدانی زۆر لە پێناو خێزان و کەسە نزیکەکانی بەهۆی کار و چالاکیەکانی ئەوە لە بواری ڕۆشنبیری و کۆمەڵایەتیدا دەیان خزمەتی کۆمەڵگەی کوردی کردووە. بەیەخان ئیعتبارێک لێکەوە شارژنیە بووە، نەک وەکو جەناب دەڵی شێرەژن شارژنێکیش بووە لە هەمووی ڕێیەکەوانێ، لە ڕووی ئیجتیماعیەوە، لە ڕووی سەقافیەوە، لە ڕووی هەڵس و کەوتێوانە لەگەڵ خەڵکا میوانداری، دڵ و دڵێکی فراوانی هەبووە، حەزی بە زەوقی هەبوو، حەزی لە شتی خۆش ئەکرد، حەزی لە گەڕان و لە جلوبەرگی جوان و حەزی ئەکرد خەڵک کۆکباتوانێت داوەتیان بۆ بکە، یعنی ڕەفاقەت لەگەڵ خەڵکا بگرێ. یەکێکە هاتایە بۆ ئەوێ غەریب وایە ئەچوو بۆ لای داوەتی ئەکرد، لەگەڵ یانە هەرس و کەوتی ئەکرد، یعنی بەڵێم چی، یعنی لە هەموو ناحیەکەوە بەیەخان بوو. بەڕاستی بەیەخانێکی کە نابێتوانێت لە شوێنی ئەو بگرێتوانێ. لەگەڵ بەیەخانە یادەوەری شتی جوانمان هەیە و زۆر لە بیریشم ناچێتەوە تا دنیاوێ لە یادی ناکەم. بەیەخان وەختێک کە من پێویستیم بە شتێک بواە کەرێتە لە کەڕەتەکان پێویستیم پێ بوو بچم ئۆتۆمبیل تەرجیل کەم، وتی ئاڵتۆنەکانە دێمی بیخەرە مەسرەفی ڕافدێنەوانەیە، کەی دەرت هێنایە بۆم دەری بێنە قەینا کە با لەژێر سەیتەرەی تۆیا بێ. یعنی ئەو چاکەیە کە ئەو عانە لەگەڵی کرد کە نەخۆش بوومە بچمای خەستەخانە بە دیارم، هەتا کە کوردۆ لە دایک بوو چەند شەوێ لە خەستەخانەی حەیدەری لە بەغا بەیەخان بە دیارمەوە ئەبوو. بەهێخان لەو سەردەمەدا چۆتە بەر خوێندن و لا قوتابخانەی کوڕاندا خوێندوێتی و کۆت و بەندی بەردەم ژنانی شکاند. ئەو کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر ئەو کلتورەی کە نابێت ژن بخوێنێت. ئەو ژنێکی نیشتیمان پەروەر بووە، لە چەندین کۆڕی هونەر و ئەدەبیدا بەشداری کردووە لا بەرەو پێشچوونی ژنان لە کۆمەڵگەدا. هاوکات لەگەڵ هونەردا پەیوەندی هەبووە و هۆنراوی بەشێکی بەرچاوی هونەر کوردیەکانی لەبەرە. ژنە تێکۆشەری کورد لەگەڵ ئەوەی 30 ساڵە لە دەروی کوردستان ژیاوە، بەڵام غەریبی کاریگەری نەکردۆتە سەر چالاکیەکانی و یەکێک بووە لە دامەزرێنەرانی مەڵبەندی ڕۆشنبیری کورد لە لەندەن. بەیەخان کاریگەریەکی زۆری هەبوو لە ناو ئایلەکەیە و لە ناو ڕەفیق و دۆست و ینی لە ناو غەریبیشە، ئەوەی کە ناسیبێتی بەڕاستی سەرنجڕاکێشی هەموو کەسێ بوو، ئەگەر بەجل لە کوردیەکانەوە بێ، ئەگەر بە شخصیەتی خۆی بوو بێ، بۆ کاریزمایی کە هەیە بوو چوو بێتە هەر جێگەیەک ڕەسەن ینی هەمووی بەرەو بەیەخان سیریە کرد، بەڕاستی گوێ لە بەیەخان نەگرت، هەتا ئێمە خۆمانە وەکو عائیلەکە خەمخۆری هەمومان بوو، متابعی هەمومان یەکریەکەیە کە گەرێکە مشکلەیە شتێکی وایە بەیەخان هەوڵەیە بۆی هەلکا، هی غەریب عینەن شت هەتاکو طبعا غەریب پێش خۆمان زۆر ینی کۆڵی نەیە ئەگەر بیزانایەکێ محتاجە، یەکێک پێویستی بە یارمەتیە، یەکێک لە کارێگایتر تەلەفۆنیە کرد خەڵکی ئەدۆزی و ئەملا ئەولا وی ئەو ئیشە بۆ ئەو کەسە بکە، ڕێی خۆی دەرەبری بەبێ ئەوەی تەرەدوت کە ئەگەر شتەکە باش وایە خراپ وایە بۆ کەسی مقابلی ئەوت، بەڵام بە سیاست و شتوانم بڵێن بە دیبلۆماسیەت بەڕاستی، چونکە لە عائیلەیەکی سیاست مەدارە بووە لەگەڵ باپیر و مەختی خۆی
کە لە قایم خان بۆ ئەندامی پەرلەمان بووە و تێکەڵی هەموو یعنی وەختی خۆی کە مەلیک و هەرچی سیاسەکانی عێراق بوون کە هاتوون بۆ هەڵەبجە و سەردانیان کردووە مامەکانم هەمان شت کاریگەریەکی زۆری هەبوو ئەویش لەسەر تەکوین و شخصیەتی بەیەخان یعنی بەڕاستی بەنسبەت کوردستانیشەوە زۆر تەوان کوردپەروەر بووە خەمخۆر بووە خەمخۆری کوردستان بووە خەمخۆری خەڵکی هەڵەبجە بوو دوای ئەوەی هەڵەبجە وای لێ هات و کیمیایی باران کرا کە چوو بۆ بەریتانیا لەوێ لە هەموو کۆر و بڵێن تەجەموعەکان و هەرچی شتێ پێویستی بۆ باە بێخان حازر بوو وجودی هەبوو لەگەڵ لە زۆر اجتیماعاتە ساڵی 2003 چوون بۆ لای سەرۆک وەزیرانی بەریتانیا ئەو کاتە تۆنی بلێر بوو لەگەڵ جەنابی گەلاوێشخان و جەنابی شاناسخان بەیەخان لەگەڵیان بوو هەمان شت لەگەڵ جاکسترۆ وەزیری خارجی بەریتانیا سپاسیان کردن بۆی کە ئەسکەری بەریتانی هاتوون بۆ یارمەتی کوردستان و کە لێرە بەعزێکیان ژیانیان لەدەستدا بوویان کە یارمەتیان نابوو بۆ ئەو شتانە و کە پیشگیری زیاتریش بکرێ بۆ کوردستان و بۆ دیموکراسی لەو شتانەیە ڕۆڵی هەبووە حازر بووە لە هەموو شتێکە لە خۆشی و ناخۆشی خەڵکا بژداری کردووە یعنی پشگیری تەواوی هەبووە و حەزیشی لە خوێندنەوە بوو متابعی هەموو ئەخبار و سیاست و حتا بەعزێ جار تەحلیلیشیە کرد ئەموو بەیەخانەم شتەوابێ و باڵێ تۆ لێ نازانی یعنی ئەوەنە متەئەکد بوو لە ڕەئی خۆی و زۆر جاری شەروا بووە هەڵەسا ئەوایە سەیری کورسات گەلی کوردستان ڕادیۆکانی تر ئەخبار ئاگای لە هەموو شتێ وایە ژنە سوارچاکەی کورد لا پاش ڕاپەڕینەوە لە شاری لەندەن ژیاوە بەڵام هەرگیز جلە کوردیەکە و نەریتە جافیەکەی تەرگ نەکردووە و بەردەوام بە یادی هەڵەبجەوە دەژیا هەر بۆیە خەت و ئەڤین بێباکجاف برازای بەهێخان باز لەم خان مەسەنگی نەدەکات لە گرنگی پێدانی باپۆشینی جلوبەرگی کوردی لە سەرجەم بۆنە و دیدار و کۆڕ و کۆبوونەوەکاندا جگەلەوەش باز لەوە دەکات ئەزمموی زۆر جوانی ژیانکردنی لێوە فێر بووە و ڕنگدانەوەی هەبووە لە ژیانکردنی لە ئێستادا بەیەخان یعنی شتێکی بەجێشتووە بۆ ئێمە و کە لێشیوە فێربووین کە ڕۆشن بیر بین زۆر احتیفاز بکەین بە کەلتوری خۆمانەوە بە جلی کوردی کە یعنی گۆڕانی تیانە بێ هەر لەسەر کەلتورەکەی خۆی بمێنێتەوە چکە زۆر حەزی لێ بوو زۆر حەزی لەو کەلتورە کۆنەی و دیزاینە کۆنەی بڵێن جلی کوردی بوو کە هەبوو اینجا تێکەڵی ڕەن زۆر حەزی لەوە بوو دائیمەن ئەیوت ئەمە لەگەڵ ئەوەیە ڕۆژانە من کە قسەم لەگەڵا کرد هەموو ڕۆژێ بەحسی مەوزوعێکمانە کرد هەموو ڕۆژێ قسەیەکیە کرد هەموو ڕۆژێ یعنی تر زۆر یعنی قسەیەکی هەبوو ئەیوت بڕۆرە کۆمەڵگاوە بڕۆ لە ناو خەڵکا بە خەڵک بێ خەڵک ناژی لە خەڵک بپرسەرەوە متەواضع بە یعنی زۆر شتی لێوە فێر بووم زۆر دائیمەن ئەیوت لێبوردە بە گوێمەیەرێ هەر تۆ باش بە هەر تۆ لە بە خەڵک پرسەرەوە شتی خەڵک بسڕەرەوە ئەگەر خراپەوە بەسەراکەن دوای خۆیان پەشیمانە بنەوە ئەزانن کە تۆ باش بوویت و ئەوان یعنی لە مناڵیوە من لەگەڵیا بووم ئەم کەسایەتیە دیاری کورد لە بەرواری 26 2025 لە تەمەنی پڕ لە سەروەری 101 ساڵەدا لە شاری لەندەنی پایتەختی بەریتانیا کۆچی دوایی کردو بۆ یەکجاری ماڵ ئاوایی لە بنەماڵە و دۆست و ئازیزانی کرد.